بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار هەروە زیادبوونی داهاتی ناوخۆ حکومەتی هەرێم بڕیاری داوە بۆ مانگەش بە لێبڕینەوە مووچە دابەش بکات بە پێی وتەی پەرلەمانتارێکی کوردستانیش بێت تەنیا حکومەت لە گۆڕینەوەی نرخی دۆلار مانگانە 193 میلیارد دیناری دەست دەکەوێت ئەمەش زیاترە لە لێبڕینی مووچە کە خۆی مانگانە 188 میلیارد دینارە. لە بەرنامە ئەمڕۆ بە وردی قسە لەبارەی داهاتی ئێستای حکومەتی هەرێمی کوردستانەوە دەکەین هەروەها لەبارەی هۆکارەکانی بەردەوامیدانی حکومەتی هەرێم بە لێبڕینی مووچە لەگەڵمان بن. سەرەڕای زیادبوونی داهات ئەم مانگەش حکومەت بە لێبڕینەوە مووچە دابەش دەکات. پەرلەمانتارێکیش هۆکاری نەچوونی شاندی هەرێم بۆ بەغدا ئاشکرا دەکات. لەگەڵەوەی نرخی نەوت و دۆلار بەرز بوونەتەوە کۆی داهاتی هەرێمی کوردستانیش سەرووی تریلیۆنێک دینارە کەچی حکومەتی هەرێم ئەم مانگەش بە لێبڕینەوە مووچە دابەش دەکات. حکومەتی هەرێمی کوردستان مانگانە لە کۆی مووچەخۆران لە 121 دەبڕێت کە بڕەکەی دەکاتە 188 میلیارد دینار. پەرلەمانتارێکی کوردستانیش ڕای دەگەێنێت تەنیا لە بەرزبوونەوەی نرخی دۆلار حکومەتی هەرێم 193 میلیارد دینار قازانج دەکات. لەمبارەیەوە مام بورهان قانع ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەاند پێشتر بەهای 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 118,000 دینار بوو، بەڵام ئێستا بەهای 100 دۆلار زیاتر بە 146,000 دینارە، واتە هەر 100 دۆلارێک 28,000 دیناری عراقی چووەتە سەر. بەمەش قازانجی حکومەت مانگانە لە گۆڕینەوەی دۆلار 193 میلیار و 200 میلیۆن دینارە. ئەو پەرلەمانتارەوەشی ڕوون کردەوە حکومەتی هەرێم لە داهاتی نەوتدا بە تەنها کە بە دۆلارە بۆ هەر 100 دۆلارێک 28,000 دینار زیاتری بە دینار بۆ دەمێنێتەوە و بۆ ئەو 690 میلیۆن دۆلارەشی کە مانگانە تەنها بەهۆی داهاتی نەوتەوە دەستی دەکەوێت ئەو پارە زیادە دەکاتە 193 میلیار و 200 میلیۆن دینار. واتە لە ئێستادا داهاتی نەوت بە تەنها لە مانگێکدا ئەگەر بەرمیلی بە 50 دۆلار بخەمڵێنین دەکاتە 690 میلیۆن دۆلار و بە نرخی 146,000 دینار بۆ 100 دۆلاریش دەکاتە تریلیۆنێک و 7 میلیار و 400 میلیۆن دینار. ئەمە جگە لە 300 میلیارد داهاتی ناوخۆ. بەوتەی بەشێک لە پەرلەمانتاران ئێستا داهاتی حکومەتی هەرێم بە شێوەیەک زیادی کردووە بەبێ بەغداش دەتوانێت مووچە بە تەواوی بدات. دوای نزیکەی 2 مانگیش لە پەسەندکردنی بودجێ عێراق تاوەکو ئێستا هەرێم داتاکانی بە تەواوی ڕادەستی عێراق نەکردووە. پەرلەمانتارێکی هاوپەیمانی هیواش هۆکاری دواخستنی سەردانی شاندی حکومەتی هەرێم بۆ بەغدا ئاشکرا دەکات و دەڵێت بەویستی خۆیان نەبوو سەردانەکەی بەغدا دواخرا. یوسرا ڕەجەب ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بڕیار بوو ئەمڕۆ وەفتێکی هەرێمی کوردستان بەرەو بەغدا بەڕێ بکەون و لەوێ باز لە چۆنێتی وەرگرتنی پشکی هەرێم لە بودجێ عێراق بۆ ساڵی 2021 بکەن، بەڵام بەغدا پێیانی ڕاگەیاندوە ئەوان چاوەڕێی وەفدەکە ناکەن، بەڵکو چاوەڕوانی وەرگرتنی ئامار و لیستی مووچەخۆرانی هەرێم دەکەن لەگەڵ زانیاری ورد و تەواو لەسەر داهاتی نانەوتی هەرێم. بەمەش دەتوانین بڵین سەردانەکان پێدواخراوە نەک بەویستی خۆیان دوایان خست بێت. حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی حوزەیرانی 2020 بە پاساوی کەمبوونەوەی داهات و دابەزینی نرخی نەوت بڕیاریدا لە 121 مووچەی مووچەخۆران ببڕێت. بە پێی ڕاگەاندراوی حکومەت کە لە 21 ساڵی ڕابردوو بڵاو کراوەتەوە لێبڕینی مووچە بۆ یەک جار دەبێت کەچی نزیکەی ساڵێکە هەر بەردەوامە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میاندارێک لە بەڕێزان دکتۆر بەهرۆ جعفەر دکتۆرا لە ئابووری سیاسی نەوت و غاز هەروەها مامۆستا نەبەرد کەریم مامۆستای زانکۆ خوێندکاری دکتۆرا لە ژمێریاری و داراییمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. مامۆستا نەبەردێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە حکومەت ئەم مانگەش بڕیاری داوە بە لێبڕینەوە مووچە دابەش بکات؟ سەرەتا شەوی ئەوە بینەرانیشتان باش. هەڵبەت من ئەر لە بیدایە وتومە ئەمەی کە ئیدارەی هەرێمی کوردستانە حکومەت نەبووە بەمانە دروستیەکەی حکومەتداری و دەوڵەتدارێتی تەنها کۆمەڵێک دەسەڵاتدار و قەبیلە بوونە و ڕوون و ئاشکرایە سیفاتی قەبیلە و دەسەڵاتداریشەوەیە کە هەمیشە بۆمانەوەی خۆی هەموو ڕێکارێکی قەبیلە حاکمە حکومەت نییە. من بڕوان بۆ نییە کە حکومەت حکومی وڵاتە بکە ئەوەی کە ئێستا تایین دەرەنجامی ئەوەیە، چونکە بەڕاستی تۆ گەر
کەسایەتی دەوڵەتدارێتی حکوم بۆمەوەی 30 ساڵ حکومڕانی بکە پێویستە کۆمەڵێک ئەبدەیتی هەبێەوە دەرئەنجام ئەو ڕۆژەی کەتیایەتی نەتیجەی ئەوەیە سێری بۆ وڵاتانی پێشکەوت و سێری سنگافۆر و سێری کۆمەڵێک وڵات و ئیمارات و دووبەی کۆمەڵێک وڵاتی تریش ئەەکەینە بینی نەوانەی کە خەڵکانی دەوڵەت مەدار حکمیان کردووە نەتیجەکەی ئەوەیە کە لە ئاسێکی زۆر پێشکەوتووان بۆ ئێمانەی کە هەرێمی کوردستان بڕێەوە بەن دەسەڵاتدارن و بەدەسەڵاتدارێکی بەمانایەک لەمانەکان تا ڕادەیەکی زۆر قورس بێویژدان سەبارەت بە بابەتی دارایی من هەمیشە وتومە ئەم ڕۆژەی کەتیایەن دەرەنجامیەوەیە کە ئەو ستافەی کە هەرێمی کوردستان بڕێەوە ئەبەن مۆفەق نەبوون لە ئیدارەدانی داراییە گریمان بۆ نمونە تا ساڵی 2030 و 2005 حسابی نەکەی لە ساڵی 2005ەوە تاوەکو ساڵی 2014 سەروی 115 ملیارد دلاری ئەمریکی هاتۆتە هەرێمی کوردستانەوە خۆ گەر بێت و بۆ نمونە ئەمانە ئیسیسمار بکرایەوە بەرهێنایەتیا بکرایەوە عەقڵێکی باشی پێشکەوتووی دارایی و کارگێڕی و بەرهێنانی لەم پارە و لەم دراوانە بکردبایە ئێستا هەرێمی کوردستان هەرگیز ڕوبڕووی خێران نابوویەوە بەڵام بە حکمەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان استراتیژیکی باشی نەبووە بۆی کە بنیاتێکی اقتصادی و مالی باشدا بنێ دەرەنجامەکەی هەموو کێشەیەکی نێودەوڵەتی و ئەقلیمیشە بێتەوە کاریەوەی کە هەرێمی کوردستان باجەکەی بینیمان لە بەنمونە لە ساڵی 2014دا هاتنی شەڕی داعش و بڕینی بودجێ حکومەتی هەرێمی کوردستان و دابەزاندنی نرخی نەوت حکومەتی هەرێمی کوردستان ڕوبڕووی کارەساتێک بوویەوە دوای 6 دانە ساڵ لە ساڵی 2020 دیسانەوە حکومەتی هەرێمی کوردستان بودجەی بڕا نەوت دابەزی جەنگی کۆرۆنا هات دیسانەوە حکومەتی هەرێمی کوردستان ئەزموونی لە مێژوو وەرنەگرلەوەی کە ئەو بەشە دارایی کە بۆی دێت یامە دەستی ئەخانەی توانێت ئیسپادەی لێ بکە لە ئێستادا ئەگەر بۆ نمونە سەیری ئەمڕۆی حکومەتی هەرێمی کوردستان بکەین طبعاً کا حەکیمەگەر بە ژمارە قسە بکەین حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر لەسەر بنەمای تازەترین یاسا ئێمە ئیش بکەین قانونی بودجەی 2020 حکومەتی عێراقیە هەموو وڵاتیانی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش بودجەی 2020 حکومەتی عێراقیان وەکو ئینجازێک زانی کە لە کێشەی دارایی ڕزگاریانە بێ بە حکمەوەی کە سیاسیە پاشکەوتووەکان وا بەخشیانەوە بە خەڵکی گریمانە گەر بێتەوە قانونەوەکو خۆی جێبەجێ بکرێت حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆ کەتیای دەین ئامادەیە 752 ملیارد دیناری عێراقی و 500 میلیۆن دینار مانگانە ڕەوانەی حکومەتی عێراقی بکە بۆ چونکە بۆ نمونە 250 بەرمیل نەوت ڕۆژانە ئامادەیە داهاتەکەی کە ئەکاتە نزیکەی بۆ نمونە 652 ملیارد دینار و 500 میلیۆن دیناری عێراقیەکە ئەمە بەس 250 بەرمیل نەوت داهاتەکەی 100 ملیاریش داهاتی ناوخۆی کە دانەوەکو خەمڵاندن بۆ حکومەتی عێراقی کەوابوو لەم ڕۆوە ئەگەر یاساکە جێبەجێ بکرێت حکومەتی هەرێمی کوردستان ئامادەیە ئەمڕۆ 752 ملیارد دیناری عێراقی و 500 میلیۆن دینار ڕادەستی حکومەتی عێراقی بکاو ئەو فڕۆقاتەی کە بێنێتە حکومەتی عێراقی بۆی بنێرێ پرسیار جدیەکە لێرە ئەوەیە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بە لە 150 نەوت و لە 150 داهاتی ناوخۆ 752 ملیار دینار و کەسر عێراقی داهاتیەتی کەوابوو بە لە ساسەی نەوت و لە ساسەی داهاتی ناوخۆ حکومەتی هەرێمی کوردستان بە ئەرقامەکانی خۆی 1 تریلیۆن و 500 میلیارد دیناری عێراقی تێپەڕێنێ چونکە سەداهاتەکە 1 تریلیۆن و 500 میلیارد دەبێت ئەرقامەکان وە ئاڵێ من ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ با بۆ نمونە وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەم قسەیە ڕەت بدەنەوە حکومەتی هەرێمی کوردستان 250 بەرمیل نەوت بە 6 دلار ئەوی بداتە حکومەتی عێراقی بە نرخی سۆمۆ و 100 میلیارد دیناری عێراقیش بە پێی ئەرقامەکان 6 دلارەکە و 250 بەرمیل نەوتەکە ئەکاتە 752 ملیار و 500 میلیۆن دیناری عێراقی ئەمە لە 150 داهاتی ناوخۆ و داهاتی نەوت لە 150 تری داهاتی ناوخۆ داهاتی نەوتەکەش ئەم ڕقەمە بکاتەوە کەوابوو حکومەتی هەرێمی کوردستان نزیکەی 1 تریلیۆن و 500 میلیارد دینار داهاتی بەس نەوت و ناوخۆی هەیە باش دوای دەگەڕێنە سەرەوەی کە بۆچی لێبڕینی مووچە هەڵاوەشتەوە کاک تۆر بەرەو جنابیش بەخێر بێ سەبارەت بۆی سەرەوەی کە بۆچی لەو کاتەی کە هەرێمی کوردستان دەستی بۆ نەوت برد قەیرانی مووچە سەری هەڵداوە و ئێستش کە ئەو کاتێک کە لێبڕینی مووچە داهێنرا بڵین نرخی نەوت لە 40 دلار و ئێستا 66 دلارە بۆ بەرزبوونەوەی نرخی نەوتیش لە دۆخی خەڵک ناگۆڕێت دووبارە زۆر سپاس لە ڕاستیە مامۆستا باسی لەلایەنە کەم کورتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد وەکو مامۆستایەک وەکو کەسێک لە بەشدار لە حکوومەتەکە تاکە ئاریشەی خۆیان هەیە منیش ئەمەوە وەکو کەسێکی ئەکادیمی لێرەدا باز لەوە بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش بەشێکی دانەبراو نییە لە وەزعی عێراق و وەزعی جیهانی ئەمە باز لەو بکەم کە چۆن ئێمە وەکو کورد لە ڕابردوو شاو و ئێستش هەر خەریکین دەرفەتەکان لە دەستە دەین ئەو کارەساتی تووشی کارەساتی گەورەش بووین بەهۆی لە دەستدانی و دەرفەتانەوە بۆی لە ئایندەیە وامان بەسەرانەیە لە هەرێمی کوردستانیان قەزەی کوردی بە وەکو قەزەیەکی جوانە بەڵام کاتێک کە دێتە سەر باسیەوەی کە
ئێمە لە ناو هاوچێشە هەرێمایەتەکان و گیانەکانە لە ناو واقعی ئێستا عێراق جێ خۆمان بکەینەوە شوێنپێی خۆمان ببینین ناتوانین ئەمە بکەین بۆ چکە لە ئێستای پەیوەندی نێودوڵەتەکان تێنەگەیشتوین لەوە تێنەگەیشتون کە بقعی ئێمە ئێستا لەکوێ سیاسەتەکەین وەکو جیۆپۆلیتیک لەوە تێنەگەیشتون کە بازار چەمکیشی هێزگار گرنگە مارکێتین چەمکی هێزگار گرنگی ناو بابەتی پەیوەندی نێودوڵەتەکانە مەسەڵەن کاتێکە لە ساڵی 1970 شۆڕش لە ئێران ڕوەدات گۆڕانکاری هێزگار گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دێتە پێشەوە کورد لە بری سوود لەم گۆڕانکاریە ببینێت کە شۆڕشی کۆماری ئیسلامی شۆڕش لە مەلاکان هاتونەتە سەر حکومە شۆڕ لە ئێران ڕووداوە لەو کاتەیە خەریکی شەڕی ناوخۆ ئەمە باڵی کۆمەڵەیەوە ئەمە باڵی ئەمە کارەساتی هەکاری و خەریکی ئەمانە بووین لە ساڵی 91 کە ئەمە لوبی مەوزوعەکەی باسی نەوتوغاز لێرۆ دەست پێ ئەکات کە جەنگی سار کۆتایی پێدێت دیواری بەرلینە ڕوخێت نیۆلیبرالیزم وەکو فکرەیەک ئەتەقێتەوە بە جیهانە وەکو ئایدۆلۆژیایەک وەکو فەلسەفەیەکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری ئەتەقێتەوە بە جیهانە بە سەدان هەزار کۆمپانیا بە ناوی گەورەوە تر سنوور نامێنێ بە جیهانە ئەتەقێنەوە شەڕی کەنداوی دووەم لە خەلیجا کۆتایی پێدێت لە پاڵ هەموو ئەم گۆڕانکاریە جیهانی نێوچوانە کوردیش دەرفەتێکی بۆ دروست دەبێت هەرێمێکی بۆ دروست دەکەن ناوچەی دژەفڕین دروست دەکەن قەراری 1986 هەیە هەموو ئەمانە کورد دەرفەتێکی بۆ دروست دەبێت کورد لە باتی ئەوەی بێت دەستورێک بنووسێتەوە لە ساڵی 92 بەدواوە و ئەم دەرفەتە گەورەی بۆ ڕەخساوە و شەڕ تەواو بوو ئەوانە دێت پەرلەمانی کوردستان وەرەی کوردستان دێت شەڕی ناوخۆ ئەکات دوای ئەمریکەکان دێنێ نێوبژیەماکەن و ئەمە دروستە بێ گەورەترین دەرفەتی تر بۆ کورد دروستە بێتەوە کە 2003 لە باتی کورد ئەبێ بە حاکمی عێراق و ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆی کە بنیادی ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی خۆی بنێت پەروەردەیی خۆی بێنێت بینیمانە دوای 2023 دەرفەت کردیان بە دەرفەتێک بۆ گەندەڵی و ئەو کێشانەی کە ئەمڕۆ هەیە و خۆشبەختانە ئێستا قەناعەتیشان هێناوە چێکی چ پارتی خۆشان لەسەر ئاسی مەکاتیبی سیاسیەدان بەوە دەنەن کە کەم و کورتیانێ و خۆشان لە دەڵێن تەحەداکەی ئێمەی نەک وەزعەکەی دیکە لە نرخی نەوت ئەگاتە $120 ئەتا 2011 تا 2013 ئەڕوات لە ماوەی ساڵی 2007 بۆ 2010 لە باتی بێن یاسایەکی نەوتوغازی ڕێکوپێک بنووسنەوە دەستوریکی ڕێکوپێک بنووسنەوە دەست دەکەن بە شەڕەشەق و ئەو دەنگەدەنگی کە لە ڕابردووە هەبوو ئەم دەرفەتەشمان لە دەستدا شەڕی داعش هات ئێمە لە باتیەوەی کە ئەم دەرفەتە بکەین بۆی ترافیکی دیبلۆماسی بەڕووی گیانە بەڕووی کورداکراوەتەوە و کورد نوێنرایەتی جیهان شەڕی تیرۆر ئەکات و نەوتوغازێکی زۆرمان هەیە ئەمە بە شێوەیەکی زانستی بقۆزینەوە ئەم فرسەتەشمان بینی لە 2017 نیوەی خاشی کوردستانمان لە دەستدا ئەمە ئەگەر ئەم نەوتوغازە ئێمە نەتوانین مامەڵەیەکی زانستیانەی پێوە بکەین بە پێی ئەو داتانەی کە من باسم کردەوەی دراسەیەشکە بۆ بەڕێستان مێناوە لەسەر ئاو دواتر و لەسەر وزە بەگشتی ئەمە دەرفەتانە لە دەست ئەدەین بۆیە پێمان بەس هۆکاری چێکە ئێمە نەوتوغازەکە بووە بە قەیران لە ناوخۆ کێشەکە لە ئیدارەدانێکە لە نەوتوغازەکە کە ئێستا بۆن نەوت $50 بێ و $70 بێ و $30 بێ هیچ لە ژیانی خەڵک ناگۆڕێ هەر پێش بەرنامەکەش باسم کرد و چەند جای دیگەش بە سوحبەت لەم سیستەمانیم یانی نە لە بەشێکم لە حکومەت نە لە حیزب نە شتێکی دیکە دوا بزانم دەیەمین بەرنامە لەگەڵ جەنابی شتا و پێشتریش لەگەڵ خەڵکی دیکەی بەڕێزا لەم بەرنامە وتومە لە کۆی هەموو دیراساتە زانستیانەی لە تینگ تانکەکانە لە ناوەندەکانی تۆژنەوەی ئەمە دەیخوێنینەوە لە کۆتاییدا کەنکڵۆژن هەیە نەتیجە هەیە ئەنجامی ئەم دیراسەیە چیە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێت چ لە ڕۆیتەرز بێت چ لە ئارتی بێت چ لە چاتام هاوس بێت چ لە هەموو ناوەندە کاریگەرانی دنیادا بێت هەرچی پەیوەندی بە نەوتی هەرێمی کوردستانە بێت لە کۆتایی نەتیجەی بەحسەکە ئەوەیە پێویستە کەرتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان بکرێ بە سێکتەرێکی نیشتیمانی باش لەبەرەوەی کەرتی نەوت و غاز لە هەرێمی کوردستان هێشتا نەکراوە بە سێکتەرێکی نیشتیمانی تەواو کە ئێستا من پێم وایە و خۆشبەختانە یاسایەکی چاکسازی هەیە لە پەرلەمان و خەریکن بەڵام هیچ نییە لەبارەی نەوت و غازە و یاسا چاکسازی هیچی تێدا نییە ئەوەی کەمە ئێمە بەدوادە بەڵێ ئەنجا ئەمە هەیە ئەگەر ئێمە بتوانین ئەم سێکتەری نەوت و غازە بکەین بە سێکتەرێکی نیشتیمانی و وا بکەین کە ئەم دەرفەتە گەورەی هاتوتە ئاراوە پاڵپشت بەمە وا بکەین کە ئەم نەوت و غازە ببێتە هۆکارێک بۆ ئاوادانکردنەوەی کوردستان بۆ پەروەردە بۆ خوێندنی باڵا بۆ هەموو سێکتەرەکانی دیکە بەم شێوە دەبێت بە سێکتەرێک نیشتیمانی و کاتێ مەسەرەکەین بە پێچەوانەوە گەر بیکەین بە بابەتی حیزبی و ئایدۆلۆژی بێتە ناوکاینەوتەوە و بچین دەستی تووشا و ئێران و حوزی ئەو بڵێ رووسیا من بڵێم ئەمریکا و ئەمی دیکە جەم سەرگیری هەرێمایەتی دروستکەین ئەو کاتە کارەساتی گەورەتر ئێستا نرخی نەوت بۆچی $40 بێ بوو بە 66 زۆر نەگۆڕاوە لە داهاتی نەوت خەڵک ناگۆڕێ بۆ نمونە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بە گفتوگۆکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزیەوە هەیە قەرار وایە بەم زوانە چەند من نوێنەری حکوومەت نیم لێرە قەرار وایە بەم زوانە لیژنێکی تەکنیکی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکات
بۆ ئەوەی کە بوجە بنێرن هێشتا بەغدا $1 و دیناری بەڵام بەغدا دەڵێ دەبێت سەرەتا داهاتەکان بنێرن لەبارەی نەوت لەبارەی داهات ئەگەر تۆ ڕێی منە دوایی بوجەکە دێ ئەگەر تۆ ڕێی منە دەوێت من قەناعاتم وایە هەرێمی کوردستان نەوت ڕادەستی بەغدا ناکا ئەوێ کات بکوژێت تا نرخی نەوت گرانە بێ و خۆی نەوتەکە بفرۆشێت مەس داهاتەکەیت چونکە لە پرۆژە یاسای بوجە هەرێمی کوردستان کاکە حەشیم پێویستی بە 895 ملیار دیناری مانگانە هەیە بۆی بیدا بە مووچە ئەمە لە ساڵێک کاکا بە 10 تریلیۆن و 740 ملیار دینار لەبەر ئەوە ئەگەر هەرێم نرخی نەوت بگا بە $70 هەرێمی کوردستان پێویستی بە بەغدا نامێنێ بوجە بنێریانە نێرە خۆی نەوتە فرۆشێت هەرێمی کوردستان چاوەڕێیە کات نرخی نەوت بێت بە $70 بەڵام لە کێشەی هەرێمی کوردستانەوەی چووە $70 لەم ڕۆژانە بەڵام کێشەی هەرێمی کوردستانەوە یەکەم ئێمە دەوڵەتمان نییە لایەنە کۆمپانیا نێودەوڵەتەکان وەکو دەوڵەت تەماشای ناکەن کێشەی دووەمی ئەوەیە نەیتوانیەوە خانەی بیری و تینگتانکی بەهێز دروست بکات بۆی تەعزیزی ئەم کەرتون نەوت و غازە بکەن باش سپاس دەکەم دەگەرم وڵات ماوەستا نەبەر سەبارەت بە داهاتێک کە بەڕێز دوای سەروی تریلیۆنێکە و ماوەستا بەهرۆز وتی بڵین موچەی مانگانە 895 ملیارە بە قسەی جەناوی 600 ملیارێک ئێمە لە موچە زیاترمان دەستکە لانی کەم 300-400 ملیار ئێستا لە کۆی موچە زیاترەی بۆچی حکومەت هەر لێبڕینێکە بەڵێن بەردەوام دەکات من هەمیشە ئیسینا دەکەمە سەر ڕفرێنسەکان سەرچاوەکان هەرچەندە من بۆ خۆم قەناعەتم بەسەر چاوە دروستەکانی حکومەتی هەرێمی کوردستان نییە بەڵام بۆ دەمبەستکردنی حکومەتی هەرێمی کوردستان پشت بە سەرچاوەکانی خۆیان بوەستی باش ژمارەکان واڵێن حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێت ڕۆژانە 460,000 برمیل نەوت من ئەفرۆشم بۆ مانگێکا دەچەنێک 13,800,000 برمیل نەوت ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئەمە بە $6 بیفرۆشێت کە ئێستا 66 ئەکاتە 1 تریلیۆن و 200 ملیار دیناری عێراقی بەس داهاتی نەوتەکە بەس داهاتی نەوت ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بە $50 نەوت بفرۆشێت ئەکاتە 1 تریلیۆن و 500 ملیار دیناری عێراقی تۆ سێری مەرقامانە بکە ئوستازیان بە 50 بیفرۆشێت 16 کەمترە لێم $16 کەمتر لە ئەمڕۆوە ئێستا 66 نییە گریمان حکومەت بە 50 فرۆشی $16 کەمتر وانە ئەستاندەردی عێراقی $11 بۆ بەرمیلێک کامل خەرجی و تا فرۆشتنی گریمان حکومەت هەرێمی کوردستان زیاتر لە عێراق بە $16 کەمتری فرۆشی ئەمڕۆ حکومەت هەرێمی کوردستان داهاتەکەی کاتە 1 تریلیۆن و 500 ملیۆن دیناری عێراقی ئەگەر حکومەت هەرێمی کوردستان گریمان هات بە $35 ئەمریکی فرۆش لەوە کەمترە بێ یعنی 66 بە $41 کەمتر نەوتە فرۆشی ئەو 40 گریمان بۆ خەرجەکانی خۆیت بەم حسابە بێ ئەگەر حکومەت هەرێمی کوردستان بە $35 بیفرۆشێت ئەکاتە 700 ملیار و 350 ملیۆن دیناری مانگانە یعنی تۆ سێری مەرقامانە کا حەکیم 460,000 برمیل نەوت بە $35 بیفرۆشێت $41 لە بازاری عێراقی کەمتریش ئەکاتە 700 ملیار و 500 ملیۆن دیناری عێراقی باشە 700 ملیار و 500ەکە زایدن بەوە ئێمە 200 ملیار دیناری عێراقی داهات ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان خۆی بەڕقەمەکان ئەڵێ ئەمە 200 ملیارشمانەیە کەوا بوو هاوکاری و پەیمانە واز لە هاوکاری و پەیمانیان حکومەتی هەرێمی کوردستان بە ئەرقامەکانی خۆی نەوت بە $35 ئەمڕۆ بیفرۆشێت زیاتر لە 900 ملیار دیناری عێراقی داهاتێتی سەبارەت بەوەی کە ئەڵێن حکومەتی هەرێمی کوردستان موچەی مانگانە پێویستی بە 895 ملیار دینارە ئەسڵەن ئەمە حکومەتی هەرێمی کوردستان لێرە خۆی ڕوبەڕووی درۆیەکی خۆی بێتەوە بۆ نمونە وەزیری پێشمەرگەی دەسەر تەلەڤیزیۆن ئەڵێت بە چاکسازی 10 ملیار دینار کەمی کردووە لە خەرجیەکانمانە وەزیری دارایی ئەڵێت 10,000 بۆ منە بندیارمان موچە بڕیوە وای داوا نییە لە ماوەکانی پێشەوتیان 11,000مان ڕاگرتووە بۆ نمونە وەزیری شەیدان ئەڵێت مەجموعەیەکمان ڕاگرتووە خانەنشین ئەڵێ مەجموعەیەکمان ڕاگرتووە ئەرە خێرە ئەم موچەی هەر کەمی نەکرد ڕێباز حەملان لە کابینەی پێشتر دەیگو 881 ملیارە کۆی موچە بەس دوایی لە کابینەی نوێم بوو بە 95 بەبێ ئەوەی تەعینات بکرێ و جگە لەوە لە 150 بۆ نمونە ئەوەی کە باسەکرێ وەکو ئاماژەم پێکرد هەزاران موچەیان ڕاگرتەوە بە قسەی خۆیان بێ لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی دارایی لە خانەنشینی لە شەهیدان ێ باشە خۆ بێمە کەمی کرد بێ باش ئیزن کەوا بوو من بڕوام وایە وەکو پێشتریش وتم سەرجەم ئەرقامەکانی حکومەتی هەرێمی کوردستان باستەوە ئەکا کە داهاتێکی زیاتر لە پێویستمان لە بەردەسایە بۆ ئەی بوو نایدێن بە خەڵک پێت وایە بە بۆچوونی بەڕێز من بڕوام وایە عادەتەن لە هەموو دنیا خاڵی یەکەمی کە بۆەوەی کە داهات و خەرجی شەفاف بێ پێویستیان بە مەشاریعی موازنەیە پرۆژەیەسای بودجەی گشتی حکومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن 7 ساڵە لە فراغێکی گەندەڵی دارایی و کارگیریە چونکە یاسای بودجەین ئەسڵ لە دنیای دەرەوە کا حەکی مەگەر 1 ساڵ پرۆژەیەسای بودجە نەبێ و حکومەتە ئیستیقالەکە چونکە تۆ سەرجەم خەرجی و داهاتەکانت بەنا یاساییە ئێستا بۆ 7 ساڵە
پەرلەمان نازانێ بۆ نمونە حکومەت هەرێمی کوردستان چۆن داهات پیاکە لە کێ قەرزەکە قەرزەیاتەوە بە کێ چۆن خەرجەکانی خەرجەکە چونکە حکومەت هەرێمی کوردستان 7 ساڵ لە فەراغی پرۆژەسەی بودجایە کاتێک کە پرۆژەسەی بودجە نابێ دەرگایەکی سەرەکیە بۆ ئەوەی کە بۆ نمونە بەڕووی گەندەڵی و گەندەڵکارانە بکرێتەوە و جگەلەوە کاتێکیش کە پەرلەمان بۆ نمونە بەکەخرێ پەرلەمان ضعیفەکرێ کارکتەری پەرلەمان بۆ لاوازەکرێ ئەو دەمە دیسانەوە دەرگایەکی گەورە واڵاکە بەسەر ئەو دەسەڵاتدارانەی کە بۆ نمونە ئیدارەی حکومەتەکەیان من بۆ نمونە ئەمڕۆ ئەمە وەکو قسێکی کوردی هەیە لە کەسی شیاو بۆ شوێنی شیاو پەرلەمانتارێک لە لیستی پارتی ئاماژە بە چیەکە ئەڵێ وەڵا پێنەدانی موچەی تەواو بە موچەخۆران بە هۆکارەکەی ئەوەیە کە داهاتی پارێزگای سلێمانی ناگەڕێتەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان من تەنها ئەم پڕیسارە ئاڕاستیەوە واکەم یعنی ئەمە ئەوەیە کە لە کەسی شیاو تۆ ئەگەر شیاوانە و عەقڵانە بیر بکەیتەوە واز لە داهاتی سلێمانی بێنە واز لە داهاتی هەولێر و دۆکیش بێنە بەس داهاتی نەودۆک و خۆی بفرۆشتەوە زیاتر لە موچەیە کاتێک کە بۆ نمونە ئەم کارکتەرانە ببنە ڕەسی دەسەڵاتی تەشریعی و بۆ نمونە متابعە و مراقبەکە بەسەر حکومەتەوە بیکەن ئەمە ئەوە پاسا بۆ حکومەت بێنێتەوە یەکەوە بۆ حکومەتە بەردەوامە بێت لە دزین و لە گەندەڵ و لە فەسادیش کاک دکتۆر بەرەو سەبارەت بۆی کە ئەو جیاوازین فرۆشتی نرخە چونکە لە یاسای بودجێ عێراق کە ڕێگەدرە هەرێم نەود و فرۆشی وتیان نەوتەکە لەمە دوای بە یاسایی دەبێت کێشەی نامێنی ئەو 11 دلار بۆچی کەمتر ئەگەر کەمترێسە جیاوازەکەی کە تقریبا 220 ملیار دیناری عێراقی دەکە ئەو 11 دلارە بۆ هەر بەرمیلێنەوە ئەگەر 460,000 بەرمیل بفرۆشێت ئێستا دەچێتە کوێ مادەم ئەگەر بە یاسایی کرابێ بۆ چێری سەنابێ بە نرخی برنت نەوتەکەی بفرۆشێ ئەبێ ئێمە ڕێک شتەکان وەکو ئەو باسکەین کا هەیە هەرێمی کوردستان فعلەن کاکە ڕاستەکە نزیکەی 7 ساڵە یاسایی بودجەی نییە ئەمەش تاوانێکی ئیداریە لە واقعدا بەڵام لەم تقریبا 3 مانگ پێش من سەردانی وەزارەتی پلاندانانم کرد فعلا خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە دەبووە لە مانگی داهات پێڕەوی هەر حسابی ختامیان نییە ئەنی شتێکی پێ حسابی ختامی کە دەبێت لە سنەی مالی تاوە دەبێت حسابی ختامی لە پەرلەمان دابخرێت ئەمە ئیشێکی ڕئیسی پەرلەمانی کوردستانە ئەمەی نییە 7 ساڵە هەر نەی بووە بەڵام بنسبەت پرسیارەکەی جەنابتەوە بە پێی مادەی 11 یاسای بودجەی ئەم ساڵ تەمەنەوەی عێراق نەوتی هەرێمی کوردستان ئەبێت ڕۆژانە 460,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێت لەو 460,000 بەرمیل نەوتە ئەبێ کرێی تێچووی بەرهەمێنانی تیا ئەوە بکەیتەوە کە خۆتان زان تێچووی بەرهەمێنانی یەک بەرمیل نەوت لە وڵاتێ بە وڵاتێکتر جیاوازە مەسەلەن لە رووسیا گرانە لە عێراق نەوعێکە لە ئەردن نوعێکە لە هەندێک شوێنەیە زەیتی حەجەریە هەر نوعێکی دیکە لە هەرێمی کوردستان 12 دلار بەرمیلێک نەوت 11 بۆ 12 دلار بەڵێ ئەنجا کرێی گواستنەوە خۆتان نزانن بە پێی ئەو عەقدی 50 ساڵە تورکیا دەبێت پاسەوانیەوە بۆ ڕیانە بێ لە بەرامبەرەوە پارەیە دەرێتێ ئەنجا لەگەڵ ئەوەشە بەکارهێنانی ناوخۆ خەڵک نەوتی سپی وەرنەگرت ئەنجا ئیتر ئەو من باسی واقعەکەم کە ئەو ڕاتەقیرانەی کە حکومەت هێرێم ئینەکات ئەم 460,000 بەرمیل نەوتە ئەبێت تێچووی بەرهەمێنانی لێ دەربکرێت گواستنەوەی لێ دەربکرێت کرێ گواستنەوە لەگەڵ بەکارهێنانی ناوخۆ ئیتر مشتەقاتەکانی نەوتەیکەن بە گاز ئەیکەن بە بەنزین ئەیکەن بە قیر ئەیکەن بە دیزل یان هەر شتێکی دیکە ئەوە بە پێی یاسای نەوت و غازی ساڵی 2007 سێ مەسفا هەیە لە ئەرێمی کوردستان ئێستا نزیکەی 307 مەسفای ناقانونی هەیە وانە بزانین مشتەقاتی نەوتی چیلیەکەن ئەوە مەسی بەکارهێنانی ناوخۆوەیە ئەنجا ئەبێت لەمە هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکات نیوەی داهاتی نانەوتیش دەگەڵ ئەمەیان نانەوتی مەرز و گومرکەکانەگرێتەوە لەم 250 ئەمە قسەکەی وەڵامیش جنابن ئەم 250,000 بەرمیل نەوتە بە 45 دلار خەمەڵێنراوە کە یاسای بودجە لە بەغدا دانراوە یعنی گریمانە کراوە لە پەرلەمانی عێراق تەمەن بە 150 ئەندام پەرلەمان زۆرینەی شیعەکان لەگەڵەوە نەبوونم هەرێمی کوردستان بودجەی بدرێت و یاسای بودجە بۆ نەهاتێ بەڕێ بەڵام لەبەر ئەنجامدان لەبەر دەنگدان بە یاسای دادگای فیدراڵیکەوەش خەتەرێکی دیکە لەسەر هەرێمی کوردستان وەکو دەنگدان وایە بە یاسای حەشدی شەعبی کە جاری پێشوو لە بەرامبەر ناردنی بودجە ئەمان دەنگیان نابە یاسای بودجەی ماوە کاتە ژاوەرمان کرێمە خەتەرێکە حەشدی شەعبی لە ئایندیا پەلاماری کوردستانەدا کە ئێستا بینیتە نیوەی داگیر کرد و لە ناو نیوەکەی تریشان موشکمان تێگرێت ئەم یاسای دادگای فیدراڵیش سبەینێ و دوو سبەی ئەتوانێت ئەم دادوەرانەکە هەر هەمویان عەرەبی شیعین و مەذهبین و میلیشایین یا هەر شتێکی دیکەن دوان بە قەرارێ نەوت هەرێمی کوردستان بەرن لە هەر شوێنێکی ئەم عێراقیانە بخۆیان بفرۆشن و مامەڵە بم سیاسەت نەوتیوە بکەن ئەمە خەتەرێکی دیکە یعنی ئێستا هەرێمی کوردستان پرسیارەکە ئەوەیە کاکە کێشەی ئەوەشی هەیە ئەوەش ڕووکاتەوە کە نەوتی نەوت بۆ بە 66 دلار لە بودجەیە بە 45 دلار دانراوە
هوساتەوە کورتیران کەمەکاتەوە وانە یعنی زیادە هەیە لە بوجێ زۆر باش بەڵێ زیادە هەیە لە بوجێ بەڵام پرسیارێکی دیکەژێ نرخی دۆلاریشمان بیر نەچێت کە 122,000 بوویسە بۆ بە 146 قسوور ئەمەش وەزعی عێراقا بەو نۆعە هەموو ئەمانە ئەکاتە ئەوەی کە کورتێنان کەم کاتەوە بەڵام لە واقع ئێمە وەزع عێراقا بینین بەرەو هەڵدەرانێکی گەورەترە ڕوە ئێستا ڕێژەی عێراق بینین کە زۆر خراپە وەز لە سەبارەت بە کوردستان 11 دۆلارەکە ئەو 11 دۆلارەکە جیاوازی هەیە هەر لە بنەڕەت داوای یاخود بۆ گەندەڵی دەڕۆ چونکە هەندێک لە پەرلەمانتاران دەڵێن هیچ بەڵگەیەک نییە ڕەنگە بۆ کۆمپانیەکان بڕوا 11 دۆلارێکی دەڵێن کەمتر لە نرخی ژیانی دەفرۆشرێت هەر بەرمیلێک بەنسبەت 11 دۆلارەکە حکوومەت یاریەم ڕاستەکە بەڵام کێشەکە چییە ناشەفافیەکە لە چییە ناشەفافیەکە لەوەدایە کە هەندێک نوعێک لە دڵداری لە بینی حکوومەت یاریەم و کۆمپانیەکانی نەوتا هەیە زۆر جار حکوومەت و کۆمپانیەکان خەریکی مەقاسن یعنی من ئەوە نەملاتە و نەوتەم پارەکە بۆ خۆت تۆ ئەو لە لای منە ئەو بڕنەوتە وەرناگرمە و پارێ بۆ خۆ بەم نوع کێشەکان حەلەکەن لە بینی کۆمپانیەکانی بواری نەوتیش بەپێی گرێبەستەکانی بەرەمێنان و بەشداری و بەرەمێنان مامەڵیان لەگەڵ هەرێمی کوردستانەکە حکوومەت یێرە مافی تەدەخولکردنی ڕای نییە لەگەڵ کۆمپانیەکانە بۆیە زۆر جار کۆمپانیەکان وەکو چەند جاری دیکەش باسم کردووە نوعێک تەسەڕفاتەکەن وەکو بارمتە سەیری حکوومەت یێرەم و ئەم شۆناناکەن حکوومەت یێرەمیش خۆت زانی بە نەتیجەی نیایی دەوڵەت نییە سەر بە حکوومەتی مرکزیە لەوە ترسێکە فعلا لە تەقەلوباتی سیاسی نێو دەوڵەتی و ئیقلیمیە ئەم کۆمپانیانە هەرێمی کوردستان تووشی شتێک بکەن لەمە شار دیسان مافی خۆن بەڵام ئیشکالتەکە ئەوەیە کە ئێمە پێویستمان بەوەیە لە چوارچێوی یاسای چاکسازیە بێت لە چوارچێوی دراساتانە بێت کە سنتەرەکەی ئامادەکە کاکە باسیەکە پرۆسەی نەوتی لە هەرێمی کوردستان لە گرێبەستەکانەوە لە دەرهێنانەوە لە پاڵاوتنەوە لە هەناردەکردنەوە لە بە بازاڕیکردنەوە لە لۆبیکردنەوە پێویستی بە پیاچوونەوە اینجا ئەمە چەند جارجیکەش باسمان کردووە ئەمە بەس کەی دەکرێت چکە دەمێک ئێستا ئەو کابینێش ئێمە پرۆژەمان تەقدیم کردووە باحث و سەنتەری دیراسات پرۆژەمان تەقدیم کردووە دەیان دیراساتمان بڵاو کردوەوە دەیان بەرنامەمان لێرە و لە کەناڵی ڕوودا و لە هەموو کەناڵەکانی دیکە کردووە ئەمە نەمان لەسەرە ئەو ئیشی پەرلەمانی کوردستانە بەدۆداچون بۆ ئەوە بکات بەدۆداچون بۆ ئەوە بکاتکەی ئەم پرۆسەی نەوتیە سەرانسەر پیا ئەچێتەوە بەجار من هیوادارم دوای ئەمە بچنە سەر غاز واز لە نەوتەکە بێت لەسەر غازیش بزانین چیوە سەردە بچینە سەری مامۆستا نەبەر سەبارەت بووی کە پەرلەمانتارێک دەڵێت تەنانەت لە گۆڕینەوەی دۆلار حکوومەت هێرێم 193 ملیار دینار مانگانە قازانج دەکات ئێستاوەی کە کۆی لێبڕینی مووچەکە 188 ملیارە بڵین لە 195 ملیارەکە 707 ملیار دینار دەدەنمە مووچەخۆرەکان بۆچی تەنانەوە قازانج بکرێت لێبڕینەکە تەنا ئەگەر بەوە بێ لێبڕینی مووچە کۆتایی پێدێت بۆچی سەرڕایەمەی بەرزبوونی نرخی نەوت و دۆلارەکەش لێبڕینەکە تەنانەت هەدەستکاریش ناکرێت لە سەڵا 21 طبعا کا حەکیمێمە باس لەوەکەین کە چەنی داهات لە وەزارەتی سامانە سروشتەکان ڕوا بۆ وەزارەتی دارایی بحکمەوەی کە بۆچی لە ساڵ 21 هەر بەردەوامە باش و بۆچی بۆ نمونە نرخی دۆلاریش بەرز بۆتەوە چونکە لە حکوومەتی عێراقیە هەر بە بەرزبوونەوە نرخی دۆلار هەموو مانگێک حکوومەتی عێراقی 4 ملیار دۆلاری ئەمریکی داهاتی زیادی کردو بەس لە 180ەوە بۆ 145ەکە چونکە حکوومەتی عێراقی ئەرقامەکان ئاشکراکە حکوومەتی هەرێمی کوردستان چەنی قازانج کردووە ئەوە لە نێوان وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتیەکانە یان باستەوەکەین وەزارەتی دارایی بۆ دابینکردنی مووچەی خۆران هەمیشە بە شێوەیەکی سەرەکی پشتی بە وەزارەتی سامانە سروشتیەکان بەست لە 30 دلار و لە 40 دلار و 50 دلار و 60 دلار و 70 دلار بڕوام وایە لە 100 دلاریش وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادەیە ماگانە 300 میلیۆن دلار بنێرێ بۆ حکوومەتی بۆ وەزارەتی دارایی باش ئەمە زانیاری ئەگەر داهاتی هەرێم سەروی تریلیۆنێک بێ بەڵام 300 میلیۆن هەر 300 دینار 300 میلیۆن دلار ڕۆ 300 دینار 300 میلیۆن دلار یان بە دینار بە دلار باش بەمە 300 میلیۆن دلارەکە بە 145 کاتچەنێ 400 میلیار و کەسرێک کاتیان نزیکەی ئیدەن کەوابوو ئەمەی وەزارەتی سامانە سروشتەکان من کە وەک وەرقام خەمڵاندنم بۆ کردووە پێم وابێ وەزارەتی سامانە سروشتەکان بەپێی داهاتی ئەمڕۆی حکوومەتی عێراقی تەنها پارەی 150 بۆ 155 بەرمیل نەوت نێرێ بۆ وەزارەتی دارایی باقی پارەی 300,000 بەرمیل نەوت خۆیان و خۆیان لە بینی خەرجی شەریکات و نازام چوی لە ئاخری چونکە ئەگەر بە ئەرقام حسابی بکە ئەرقامەکە واڵێ 300 میلیۆن دلارەکە ڕێکەکاتە نزیکەی 150 بۆ 155 بەرمیل نەوت بە 60 دلاری حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان 460 فرۆشی ئەگەر سپاری 160,000 بەرمیل نەوت حکوومەت وەزارەتی سامانە سروشتەکان داهاتەکەی بە 60 دلار بینێرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک زیاتر لە 300 میلیۆن دلارەکە کەوابوو من بڕوام وایە ئەوەی کە لە وەزارەتی سامانە سروشتەکان ڕوئەیە بۆتە گەورەترین کارەسات و کێشە بۆ وەزارەتی داراییش
خۆ بۆ نمونە وەزارەتی داراییش ڕازیە خۆی وەزارەتی دارایی ڕازیەکە حەکی من پێشتر باسم کرد ئەگەر بێت و بۆ نمونە لە ئەنجومەنی وەزیرانە دەنگێکی بۆ نمونە دلێر هەبوایە کە بۆ نمونە دیفاعی لە مافی موچەخۆران بکردایە دیفاعی لەوە بکردایە کە نابێ ئەم گەندەڵی وەم فەزاحەتە بەڕاستی تاکەی بەردەوام هەبێ ئەو دەمە بڕام نەیە بۆ نمونە کێشەی دارایی و مەشاکلی اقتصادی چەندین ساڵ ئاوا ڕوبەڕێی حکومەت هێرێمی کوردستان بێتەوە بۆیە من بڕام وایە هەتا وەکو لە ئەنجومەنی وەزیران و لەلایەن بۆ نمونە وەزارەتی داراییەوە و لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لۆبیەکی باش نەکرێ و بە تەواوەتی داهاتی سەرجەم پڕۆسەی نەوت و خەرجی پڕۆسەی نەوت نێتە ناو وەزارەتی داراییەوە کە من وەکو معلوماتەمە بڕام وایە پێم گەشتووە تەسەورم وایە لە پرۆژەسەی بودجەی 2020 حکومەت هێرێمی کوردستانە کە خەریکن پرۆژەسەیە دروستەکەن خەرجی و داهاتی وەزارەتی بڵێن سێکتەری نەوت بڕاتەوە بۆ وەزارەتی دارایی ئەگەر ئەمە لە مەشروعی ب 2021 جێبەجێ بکرێ ئەمە خاڵێکی زۆر جددیە هەرچەندە من ئێمە هەمیشە باس لەوەکەین کە پێویستەکە مەشروعی بودجە لە حکومەت هێرێمی کوردستان هەبێ بەڵام ئەم مەشروعە عفوم کە بەس ئەمە بگەێنم ئەم مەشروعی 2020 حکومەت هێرێمی کوردستانیش پێویست ناکە هاوڵاتیان ئەوەندە ئومێدی لەسەر بچن چونکە نەباس تەعیناتەکە نەباس تەرفیعاتەکە نەباسی بۆ نمونە ڕێخستنەوەی کۆمەڵی بابەتی تریشەکە سپاس دەکەم ناوبڕێکمانە دەگرم وڵاتان بەڵێ بینێرانی بڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵاتان لەگەڵمان بمێننا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگاکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام.
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بەڕست مامۆستا نەبەر پێش ناوبڕەکە باسی پرۆژە یاسای بودجەت کرد 2021 هەرچەندە بە پێی پەیڕۆی ناوخۆی پەرلەمان دەبووە لە مانگی دەگەشت پێ دواکەوتوتە ئێستاش وا دەکەی دیارنیە بەزوتت نەدامەزرانی تێدایە نەپلە بەرزکردنەوەشی تێدایە بەڵێ ئەمە زانیاریە بڵین پرۆژەکە طبعا بەتەئکیدی ینی قانونی موازنە عادەتەن ساڵانە لە مانگی دا ڕۆتە پەرلەمان بۆی پێش مانگی 12 تەواو بکرێتەوە سنەی مالی لێ مانگی سیوێکی 12 دەست پێ بکە بۆ خەرجی و داهاتەکانی حکوومەتی ئەو وڵاتەی کە پرۆژەی بودجەکەی جێبەجێکرێ باسمان لەوە کرد کە لە 7 ساڵی ڕابردووانە بوو ئەوەی کە بۆ ئەم ساڵ هەیە خاڵێکی خۆشبەختانە کە پێشتر باسمان کردەوەتانێ کە بەپی بە باس و گفتەکان کە باسەکرێ داهات و خەرجی و ئیشوکاری کۆمپانیۆتیەکان ڕۆتە ناو وەزارەتی دارایی کە ئەمە خاڵێکی زۆر خۆشبەختانێ بەڵام لە مەشروعی موازنە ئێمە تەنانە بۆ ئستناد دەکەین لەسەر حکوومەتی عێراقی چون کەریمی کوردستان لە چوارچێوەی حکوومەتی عێراقیە لە مەشروعی حکوومەتی عێراقی لە ساڵانی پێشوە جگلەوەی ئەم ساڵ لە مەشروعی موازنە باس تەعینات کراوە کە بۆ ئەم ساڵش کراوە لە مەجال عسکەریەکانە زۆرتر کراوە باس لە حق و ماف و امتیازاتی موظفینی مەدەنی و غیرە مەدەنی کراوە لە ڕووی مالی و لە ڕووی کارگیریەوە بەڵام من بڕوام وایە لە مەشروع وەکو لە مەشروعی 2020 حکوومەتی هەرێمی کوردستانە باسی دامەزراندنیتیانێ ئەمە وەکەوەی کە من وەرم گرتووە ئیتر ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چونکە خۆمان نەزانی قەرارەکانی چۆنە شەو بڕیارێک دەرەکات و بەیانی بەڕێنمایەک کانسڵێکاتەوە ئەوەی کە هەیە باسی تەعینەتیان نەکراوە باس تەرفیعاتیان نەکراوە و باسی کۆمەڵێک سێکتەری تریشتیان نەکراوە کە بەیانی بۆ نمونە چونکە لە مەشروعی موازنە کە دەرەکرێ بۆ 1 ساڵ ئەو کاتە حەق و مافەدرێ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چ بەوانەی کە لە کەرتی حکوومەتان و چ بەوانەی کە لە کەرتی حکوومەتیشانین بۆ چونکە تۆ بۆ نمونە ئێستا ئێمە لە ماوەکانی ڕابردووە پێش دەژن حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی دارایی هەستاوە ڕێنمایەکیان دەرکردووە بۆ ئەو زانکۆ حکومیانەی کە خوێندنی پارەڵەل و ئێوارانیان تایە ئەم ڕێنمایە ڕێک ئۆتۆماتیکیان دژی قانونی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەخر تۆ بۆ نمونە عادەتەن بتەوێ قانون کانسڵ بکەیتەوە هەڵبۆشێنیت تۆ پێویستت بە قانونێک بۆی قانونێکی پێڵبۆشێنیت بێ قانونێکی بۆ دەربکەیت لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی حکوومەتەوە بەڵام کاتێک بۆ نمونە دێت بە ڕێنمایی ڕێنمایی ژمارە 8 دێت بۆ نمونە نزیکەی لە ساسی مافی مامۆستایانی پەیمانگا و زانکۆکان کە لە دەرسی لە زانکۆ پەیمانگا حکومەکانە لە بەشی ئێوارانەکان دەرسیان تۆ لە ساسی موچەکەیان نەبڕن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی دارایی وەزارەتی خوێندنی باڵا پارەی کری 1 ساڵی خوێندنیان لە سەر جەم فێرخوازەکان وەرگرتووە ئێمە ئاگامان لێ بۆ ئەم ساڵ بۆی کۆرۆناوە نزیکەی 3 مانگ خوێندن هەبوو لە زانکۆ پەیمانگاکانە و لە ئەم 3 مانگەش بەڕەوای نابینین لە کاتێکە 8 مانگ کری مامۆستایانیان بردو و تەنها 3 مانگی ماوەتەوە یان 4 مانگی ماوەتەوە لەم 4 مانگەش حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی دارایی بەڕێنمایەک دێن لە 130 لە ساچلینێ ئەو موچەشیان لێبڕن بۆ ئێمە بەستمۆتانێ قانونی مەشروعی موازنە کاتێک دەرەچێت ڕێگری لەو ڕێنمایە سەقەتانەکە کە دەرەچێت کاکتۆر بەهرۆس سەبارەت بە داهاتینەوت بڵین پێشتر لە 2014 شتێورامی بە پەرلەمانتارانی وتبوو کە لە 2015 داهاتی ساڵانەی نەوتێرن دەگەێنن بە 36 ملیار دلار بەڵام بەپی راپۆرتی دیرۆیل نۆمانگی ساڵی 2020 حکوومەت لە 9 مانگە 965 میلیۆنی بۆ ماوەتەوە تەنات ملیارێکیشی بۆ نەماوەتەوە ئەو هەموو کورتێرانە بۆ یعنی ئەوەندە کورتیێنە ئەو پێشبینیانەی بۆ داهاتینەوت دەکرێت خۆی بەشێکی پەیوەندی بەوەیە کە بازاری نەوت و غاز لە جیهانە بازارێکی سەقامگیر نییە لەسەر ئاستی ئەوەیە هەرێمی کوردستانیش بە نسبەت تەسعیرەوە لەسەر ئاستی جیهانیە نەگە هەرێمی کوردستان ئۆپیک تەنانەت تا ئەم شرکەی کە من تۆ قساکەین 143 تەسعیری نرخی نەوت و غاز لە جیهانە بەدەست ئۆپیکە فاکتەری سعودیە گرنگە فاکتەری چین گرنگە چین لە مەسلەی کۆرۆنا 14 میلیۆن بەرمیل نەوتی بەرهەمێنا بەڵام لە ناڕاستی 2020 300,000 بەرمیل نەوتی بەرهەمێنە سرف ئەکرد تۆ لە کۆ ڕۆژانە 14 میلیۆن بەرمیل نەوت بسووتێنینە ناو چینە لە کۆ بگاتە ئاستێک کە هەموو شتێک بوەستێت تۆ 300,000 بەرمیل نەوت چ جیاوازێکی گەورەیە نرخی نەوتی ئاوا لێ کرد اینجا هەموو دیاردە جیهانیەکان مەسەرەن سونامیەک یان ڕووداوێکی گەورەی جیهانی کارەساتێک سروشتێ بێتەوەیەوە بەنسبەت خراپێژبینیکردنیان چەندین جار خۆمان باسی ئەوەمان کردووە بەشێکی پەیوەندی بۆ ڕووداوە جیهانیانەوە بۆ پەیوەندی بە شەڕی داعشەوە بۆ بەڵێ
کە هاشتێورامی لە ساڵی 2007 بەدواوە دێتەوە یاسای نەوت و غازدا ئەمەزرێت من نەمدیۆ و ناشی ناسم و ناشمەوێ ینی بیشی بینم گوشی ناسم بەڵام ئەوەی کە ئاژانسە جیانەکان باسی ئەکەن کە پرۆسەی نەوت و غاز لە هەرێمی کوردستان ژێرخانی هێڵی بۆڕی خێراترین پرۆسەی ژێرخانی هێڵی بۆڕی بووە مەخاڵێکی گرنگ و ایجابیە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان لە سەردەمی هاشتێورامیدا ئاشتێورامی هەرەوە بوو لەسەر تەلەڤیزیۆنەکان حقیقەتێکی گرنگی باسکرار ئەوە بوو کە من و تۆ ڕخنی لێگرن لەگەڵ کاکەوتی نرخی نەوت بەرمیل لێ نەوت ببێ بە چوزانم بە ملیۆنە دۆلاریش حکومەت هێرێمی سفادەی لێ ناکات ئەگەر ئێمە نتوانین سیستەم کەرتەکە تەواوی سێکتەری نەوت و غاز نەکەین بە سێکتەرێکی نیشتیمانی یعنی ئەمە من ئێستش فعلەن باڵپشتی و قسانەی دەکەم ئەمە ئەوە لە ساڵی 2015 قرار وا بۆ حکومەت هێرەم ملیۆنێک بەرمیل نەوت بەرهەم بهێنێت باش بەڵام لە ساڵی 2015 حکومەت هێرێم گەشتە نزیکەی 226,000 بەرمیل نەوت یعنی 400 قسوور کورتێنانی هێنا ئەم کورتێنانەش بەشێکی پەیوەندی بە بازاری ئابووری گیانیەوە بوو پەیوەندی بە شەڕی داعشەوە بوو پەیوەندی بە دابەزاندنی نرخی دابەزین نرخی نەوتەوە بوو پەیوەندی بە ملیۆن و نیوێک یعنی تۆ 153 ژمارە هەرێمی کوردستان لە پڕێکە ئاڵگۆڕی بەسەرا هاو ملیۆن و نیوێک ئاوارە و ئەوە هەو پەیوەندی بۆ هەوو لە کۆی شەڕی داعشە لە 2014 تاوەکو 2017 حکومەتی عێراق یەک فشەکی بۆ هەرێمی کوردستان نەنات ئەمانە هەموو کردی ئەوەی کە سیاسەتی نەوت و غازیش تەسیری بکەوێتە سەر بەڵام لەمە ولا بێن سەر گازەکەی کە باسم کرد بۆی ئەویش بە گازەکە بەس پێ دوایە تا ئێستا شکستێکی گەورەی ئەم شکستێک کە ڕاست دەبێتەوە چونکە ئێستا بازلەوەکێک کە لە ڕووی بێکاریەوە لە ڕووی کەرتی کشتتوکاڵ و پیشسازی و نەوت لە ڕووی مووچۆ لە هەموو ڕۆکانەوە زەری لارێندا کاکە حاجیم جان من ئێستا سەبەبی ئاساسی هاتنم بۆ ئەم بەرنامەی قبولکردنی ئەوە بووکە ئێمە وا بکەین کە ئێمە کەسمان دژمنی دەرەجەی کەم حکومەتۆم پیانی هەرێمی کوردستانە نین وا بکەین کە غازەکەش بە دەوری ئەوە وا بکەین کە گازەکەش غازی سروشتەکەشمان ئەو تووشی ئەو کێشانە نەبێتەوە کە کەرتی نەوت تووشی بۆ چکە ئێتر لەمە وڵای کێشەی غاز دەست پێکات ئیتر ئەوە جیهان چاوەڕێی چێلگەی میران و بینابایی و داناغازە لە مەولا ئێستا داناغاز لە مانگی 4 ئەم ساڵەوە لەگەڵ تورکیا حکومەت هێرێم کەوتوتە قسەکردن و گفتوگۆ و توێش بۆی غاز هێرێمی کوردستان هەناردە بکات لە مەولا بەپێی وەزارەتی وزەی ئەمریکا بەپێی وەزارەتی وزەی ئەمریکا هەرێمی کوردستان تاوەکو ساڵی 2035 لە توانایدا ساڵانە 40 ملیار مەتر سێجا گازی سروشتی ئەمە ڕێژەیەکی زۆر گرنگە بەرهەم بهێنێت لەم بەڕاز 15 ملیاری بۆمبەسی ناوخۆ بەرهەمێنێت 25 ملیاری هەرێمی کوردستان بۆ دەرەوەی هەنار دەکە ملیار مەتر سێجا جا 25 ملیار مەتر سێجا تقریبا ئەکاتە ڕێژێکی گەورن ینی ڕۆژانە 25 بۆ 30 ملیۆن مەتر سێجا غاز هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە داهاتەکەی ڕۆژانە 50 ملیۆن دلارەکە دەگەر 1 مەتر غاز بە 2 دلار بێت اینجا ئێمە بۆی ئەم غازەش وا بکەین هەرێمی کوردستان یاسایەکی گرنگێ بێت دەستورێکمان هەبێت بە هەمومان کۆک بین لەسەر ئەوەی کە لۆبی بکەین بۆ ئەم قەزەیە ئەو کاتە غازەکەش بە دەوری بە دەردی نەوتەکە ناچێت کە ئەو کەم کورتیانەمانە بوو لە پرۆسەی نەوتەکە بەسکەی هەناردە دەکرێت بەپێی ئەوەی کە بۆری شتێک خۆی دەبوو لە ساڵی 2019 دا غازی سروشتی هەرێمی کوردستان بگاتە ئەمە یەکێکە لە شەشەکان من خۆت زانین بەڕێوەبەری سنتەرێکم بە ناوی مێدیترۆنین یعنی دەریای ناوەڕاست چکە ئێستا لە دەریای ناوەڕاست تاکە حوزەیەکە بەریتانیا ئەمریکا ئەوروپا ئیسرائیل ناتۆ هەموو لە پشتی ئەم دەریای ناوەڕاستن بەڵام هەرێمی کوردستان نیەتێکی هەیە بەرەو قەزوین بینێرێت کە ئەمەش تەحالوفاتی نێودەوڵەتی دژی هەرێمی کوردستان ئەگۆڕێ دەگەرێمە بابینەوە بەلای رووسیاوە بکەوینە بەرەی رووسیاوە یعنی ئەم غازی هەرێمی کوردستان ئەبینە ناو حوزەی قەزوینەوە کە حوزەی قەزوین رووسیا ئیدارەیەکە لەگەڵ ئێرانە اینجا ئەمە تەداعیاتی سیاسی و نێودەوڵەتی چیە بێهی ئەمنی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کەرکووک و ناوچەدا بڕاوەکان چیە بێت ئەبێ هەرێمی کوردستان و بە وردی دیراساتی ئەمەش بکات ئەمجا باسی کە بڕیادراوە پێی کەی دەست بە ناردەکردنی بکرێت ناردەکردنەکە زیاتر ئەم تەتەوراتانەی کە هەیە پەیوەستی بە مەسلەی چێلگەی کۆرمۆرۆ هەیە چێلگەی کۆرمۆریش بە تەبعی خۆی ئەوەیە کە ئەو عەقدەی کە کراوەتیە طبعا بۆ معلومات چێلگەی کۆرمۆر و حتا خۆرماڵەشەکەونە ناو جوگرافیای ناوچە دابڕاوەکانە بۆیە حکومەتی هەرێمی کوردستان ئێمە خەوتوینە لە ناکاو حکومەتی عێراق دەست بگرێ بەسەر و چێلگانەیە بڵێ هی خۆمە و کەوتوتە ناو جوگرافیای ناوچە دابڕاوەکان کۆرمۆریش بە هەمان شێوە چێلگەی کۆرمۆر خۆم خەڵکی ئەو منتیقەیە مانجەباری و بە سیارە 25 دقە لە دوو ناحی قەزای دووسخورماتەوە دوورە بە هەلیکۆپتەر 2 دقەیە دەستی بەسەر ئاگوێ لە چاوتروکانێکە اینجا شێلگەی کۆرمۆر ئەو بە داناغاز عەقدەکەی تاکە گرێبەستێکە کە لەگە عەقدی خدمەی پێڵێن ینی سێرڤزی پێڵێن سێرڤس کۆنتراکتە هاوشەوی هەموو گرێبەستانەیە کە لە عێراقا گرێبەستی لەسەر کراوە گرێبەستی نەوتی کراوە لە تاریخ بەڵام تەواوی شێلگەکانی تری هەرێمی کوردستان
ئەو عقدەی شەوازی عقدەی کراوە لەگەڵ کۆمپانیەکانە جیاوازە لەوەی کە کۆرمەر کرد ئەجا خاڵێکی تر زۆر گرنگە ئەوش ئەوەیە کە ئێستا لە تەتەوراتەکانەوەی کێڵگەی کۆرمەرەوەی 250 ملیۆن مەتر سێجا ڕۆژانە تەتەور بە غازی سروشتی خۆی بدات ئەمەش پێویستی بە 600 ملیۆن دلار هەیە کە داناغاز ئەمەی هێناوە 600 ملیۆن دلار هێناوە بۆ سەرمایه‌گوزاری لە کێڵگەی کۆرمەر و چەمچەماڵە ئەنجا ئەم کۆنسۆرتۆم یعنی کۆمەڵێک کۆمپانیان کە داناغاز فەرعێکە لە پێرەڵ پێترۆلێم وەم کۆنسۆرتۆمە ئەمان عقدەن لەگەڵ هەرێمی کوردستان کردووە کە تا 2023 ڕۆژانە بەرهەمی کێڵگەی کۆرمەر بگەن بە 600 ملیۆن پێسێجا لەم بڕش بەشی هەرە زۆری بۆ پێداویستی ناوخۆیە کە من ویستم ئەم قسەیە بکەم یەکێک لە کێشەهەرە گرنگەکانی ڕوبەڕووی کەرتی غازی یاریێمی کوردستانە بێتەوە ئەوش ئەوەیە کە ئێمە بەشی هەرە زۆری ئەتوانم بڵم 73% غازی سروشتی یاریێمی کوردستان بۆ بەرەمێنانی کارەباچێت لە ناوخۆیە ئەمە بەراوردی کە بە وڵاتێکی وەکو ئوردن بەراوردی کە بە وڵاتێکی 8 ملیۆنی وەکو ئیسرائیل بەراوردی کە بە وڵاتێکی وەکو زۆر هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر لە حەد کارەبا خۆ لە هاوینە وەزعی زۆر باش نییە ینی کارەبا سەرف ئەکات جگەل لە مەش غازێکی زۆر لە هەرێمی کوردستان بە فیڕۆ ئەچێت ئێمە لە هەرێمی کوردستان چێڵگەکانمان دوو جۆرن بۆ بەرەمێنانی غاز کە غازمان لێ دەستەکەوێت شێڵگەیەک هەن کە غازی مساحیبی پێڵەن ئەوەی لە نەوتەکە دەستمانەکەوێت چێڵگەیەکیشمان هەن چێڵگەهایشمان هەن کە غازەکە غازی سەر بخۆێت ئەبێ لەگەڵ ئەمانەشا بزانین چۆن لە مەسەلەی ژینگەیە ئێستا لە شاری سلێمانی بەپێی ئاماری نەخۆشخانەی هیوا ڕۆژانە 6 کەس تووشی نەخۆشی شێرپەنجا بن ئەمە نەک هەر مەسەلەی غازەکە کە ژینگە پیسەکە و مەسەلەی کاربوونەوانەی ئەهلی دراسەکەن مەسەلەی چیمەنتۆ و معمەل و مەسانعەکانی دیکەش هەر پێویستیان بە پێهاتچوونەوە هەیە لەگەڵ ئەمەیە دەگەڕێن وڵات دەگەر دەفەتە بوو مامۆستانە بەر زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە پێ دوایە حکومەت هێرێن هەتا لە هەڵبژاردننی مانگی دەنیزیک نەبینەوە لێبڕینی مووچە کۆتایی پێنادانێت هیچ پاساوێکی دارایی نییە پێ دوایە من بڕۆمای لە ئێستا هیچ پاساوێکی تا دارایی نییە نەک بۆ ئەم مانگە بۆ ماوەکانی پێشوش هیچ پاساوێکی دارایی نیە بۆ پێی ژمارەکانی خۆیان و ئەوەی کە ئایا لێبڕینی مووچەکەی کۆتایی پێێنێت من بڕۆمایە بە دەرەجەیەک پێویستی بە زەختی پەرلەمانە و بە زەختی بۆ نمونە بلاسخار لە ئاخر کۆنفرانسا چاک بۆ نمونە حکومەت یاریمی کوردستان و کاراکتەرەکانی کە حکومەت یاریمی کوردستانی داراییان چۆن بۆ نمونە خست چوارچێوەیەکەوە کە تێگەیاندن کە بۆ نمونە ئەمە تا سەر بۆ نەبەردەوام نابێت و بۆ نمونەوەی کە حکومەت یاریمی کوردستان ئەیکە ئەو کە لە ڕقی و بێمەنەتیەی کە ئەحزابەکان ئەیکەن ڕۆژێک کردێ بۆ نمونە کە ئەم کە لە ڕقی و بەرامبەر بە خەڵکی بەرامبەر بە هاوڵاتیان کە لە ڕقی حکومەت ئێستا نەکە لە ڕقیسە بێمنەتە لە هاوڵاتی بەڵام ئەمە باجەکەی هەیە و بە دڵنیاییشەوە ئێڵێن باجەکەی هەیە یعنی بۆ نمونە تۆ شارێک بۆ نۆک و پارێزگای سێمانی بێبەش یەکەی لە خراپتی لە سەرەتاترین ماف کە دارەکان و نمامەکانی سەر ئەو جەزیرە وەسەطی کە لە سلێمانیە هەیە وشکە بنەوە حکومەتی 3 میلیاریان کە حەکیم با معلوماتێکی زۆر بەسیط بم بە تۆ بە بینەرەکانیشتا حکومەت یاریمی کوردستان ئەڵێت ئێمە خەرجیمانەیە بۆ مانگانە بۆ حکومەت یاریمی کوردستان بۆ ئەوەی لە سابسێکمان بڕیوە ئەو بەشە پارەمان دابین کردو بۆ خەرجیەکانی حکومەت یاریمی کوردستان چەندین ساڵە کە لە سابسێک بۆ چەندین ماوە کە لە پارە لە مووچەخۆرانی پارێزگای سلێمانی و سنووری سلێمانیە بڕێت بەڵام تەنانەت دیواری مەکتەبێکیش بۆ یاخ نەکراوە لە 2014ەوە بەڵام نکاتێکە ئێستا بۆ نمونە ئەمڕۆ کە لە سابسووکی مووچەی من ئەبڕێت کراوە بە جادە و بە خەدەمات بۆ شوێنانی دیکە پێم خۆشە بەڵام بۆ پارێزگای سلێمانی بۆ نمونە نەمەمەکان وشکەبنەوە بخەش کاک زۆر بە کورتێکە شتێکت ما بوو لەسەر مەسەلەی وزەی ئاوەگەر بە کورتی بێ سپاس دەکەم کاک جنابەت فەرموودوامان زانی هەر باسەکە مەسەلەی وزە هەر نەوت بەتەناو وزە نییە بە پێی یاسای فیزیا هەر تەنێک بۆی بجوڵێ پێویستی بۆی بجوڵێ پێویستی بە وزەیەکە یعنی هەر شتێک بێتە هۆی جوڵە وزەیە نەوت و غاز ئەبنە هۆی جوڵە لە ئاسمانە فڕۆکەکان کەشتیوانەکان سەیارە مەحمەل مەسنە هەموو ئەمە بەڵام ئێمە کێشەیەکمانی کێشەی ئاو لەم هاوینەیە کێشەیەکەم بارانی و کێشەی ئەوەیە هەرێمی کوردستان و عێراقیش بەشێکن لەو قەیرانەی کە لە ئێستا لە جیهانە بەوەی کێشەی کەش و هەواوە بەوەی کێشەی بەهەڵەمبوون و ئێڤاپۆرەیشنی پێڵێن و هەروەها بەهۆی کێشەی گرتنەوەی ئاوی هەرێمی کوردستان و عێراق لەلایەن ئێران و تورکیاوە تووشی ئەم کێشەیەش ئاوینەوە هاوتای بە کێشەی نەوت و غاز ئەم دیراسەیە تا دوا ڤێرژنی دراستەی ئێمە لەو پەیمانگایە خۆمان مەدەم کردووە دوادرەی دەم بە جەناتان بەڵکو ئیشی لەسەر بکەن وەکو قەیرانی کەمبوونەوەی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان کە ئەمەش هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوە لە عێراق و تووشی هەمان ئەمە ئەزما بێتەوە ئاویش وەکو نەوت گرینگە بەس مامەڵێکی باش پێوە ئەتوانین بەبێ نەوت و ئاو بژین بەڵام ناتوانین بەبێ ئاو بژین بەبێ نەوت و غاز بشین ئەتوانین دەیان وڵاتەیە قەترێک نەوت و غازی نییە و گەورەترین کۆمپانیای بواری نەوت و غازی شێ و پارەی ئەوانی دیکەشە خوا بەڵام خاوەنی دەریا و زەریا و ئەو شتانەشە و
لەسەر زەریای هەڵکەوت و کێشەی ئاوی نییە. سوپاسان زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر بەهرەوە جعفەر دکتۆرە لە ئابووری سیاسی نەوتۆغاز هەروە مامۆستا نەبەردکەری مامۆستای زانکۆ و خوێندکاری دکتۆرە لە ژمێریاری و دارایی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.